هەروەک بڕیاربوو پەرلەمانی کوردستان کۆبوونەوەکانی دەست پێ کردەوە لە بەرنامەیەکاری ئەمجارە تێیدا ژمارەیەک لە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی بوون گفتوگۆ لەبارەی چەندین تەوەرکرا کە تایبەت بوون بە ڕەوشی ناوچەدابراوەکان و سنوورەکان و هەروەها ڕەوشی تەندروستی و کۆڕۆنا لە هەرێمی کوردستان. ئەم وەرزە درێژکرایەوە بۆ چەند تەوەریەک و چەند بابەتێکی گرنگ لەسەر ڕەوشی ئابووری، ڕەوشی تەندروستی، ڕەوشی قەیرانی سیاسی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و ڕەوشی دارایی بە تایبەت. ئەمڕۆ چەند تەوەرێکی لە خۆگرت بوو بەرنامەی کارەکە و ئێشتا کۆمبوونەوەکە بەردەوامە، دانیشتەکە بەردەوامە. ئەوەی کە باس کرا خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسایەک، پرۆژە یاسایەک و پێشنیازە یاسایەک کراوە و دواتر راپۆرتی هەردوو لیژنەی پێشمەرگە و لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پێشکەش کرا و لەلایەن لیژنە تایبەتمەندەکانەوە و دواتر کۆبوونەوەکە بە پرسیاری پەرلەمانتاران و ئەو ڕوونکردنەوەی کە پێویست بوو و وەزیرە تایبەتمەندەکان، وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان و وەزیری پێشمەرگە، وەزیری ناوخۆ ئامادە بوون لە دانیشتنەکەیە. بەگشتی دانیشتنێکی باش بوو، لێک تێگەشتنی باش هەبوو. هەر لە کۆبوونەوەیدا کابەشێکی بەداخراوی بەڕێوەچوو لەلایەن پەرلەمانتارانەوە چەندین پرسیار ئاراستەی وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کرا کە تایبەت بوون بە ناوچەدابراوەکان و سنوورەکانی هەرێمی کوردستان. وڵاتی تورکیا بە درێژایی 15 کیلۆمەتر و بە پانایی چەند کیلۆمەتر لە سنووری پارێزگای دهۆک هاتۆتە ناوەوەی هەرێمی کوردستان و بنکە و ئەوەی زۆری زداناوە لێدا و ڕۆژانە دەبینین یاخود مانگانە ساڵانە تۆبارانێکی زۆر دەکرێن لەلایەن وڵاتی تورکیاوە کە لەوێدا خەڵکی سیڤیل بەداخەوە شەهید دەبێ. ئێمە وەکو پەرلەمانی کوردستان ڕاستپاردا ئاراستی حکوومەتی هەرێم دەکەین بۆی بە ئیشی خۆیان هەڵبستن، ئەوانیش ئاراستەی حکوومەتی عێراق و لایەنی پەیوەندداری بکەن. کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان بەردەوامیان دەبێت و بڕیارە لە کۆبوونەوەی داهاتوو گفتوگۆ لەبارەی ڕەوشی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بکرێت کە هەردوو وەزیری دارایی و پلاندانان ئامادەی دەبن. 2000 سەرجەم ڕاستپاردەی پەرلەمانتاران لە ڕێگای سەرۆکایەتی پەرلەمانەوە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت. تاها عەبدوڵڵا، گەلی کوردستان، هەولێر.